والله بتایبەتی کۆمەڵی ئیسلامیە بەڕاستی ئەگەر ئێوە سەرکەوتوو بن ئەگەر ئیش بۆ ئەو خەڵکە بکەن بەتایبەتی هینی فەقیر شینی فەقیر ئەوەی کە ئەکرێ هەمووی بۆ کاتێک فەرحان غەریب کاندیدەکەی کۆمەڵی دادگەری لە میانەی بانگەشەکانیدا دەچێتە ناو هاوڵاتیانی کەرکووک ئەوە ڕاستەوخۆ خزمەت و کاری باشیان بیردێتەوە و بە بینینی ناوبرا و داوای خزمەتگوزاری و بەدەمەوەچوونی هەژار و کەم دەرامەتەکانی لێ دەکەن. مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 لە ڕابردوودا بەهۆی ئەو پرۆژە پەروەردەی و خێرخوازیانەی ئەنجامی داوە لە ناو خەڵکی شارەکە ناسراوە. وڵایی بەس هیوادارم سەرکەوتوو بن هیوادارشم موبایلتان دامەخەن کە وا دەدەنە خەڵک با ئەو خەڵکەی شارزای حیزبەکان تر بوونە هەب بە هەموو جۆرە لە 91ەوە تا ئەم لەحزەیە بەڵام هیوادارم وانە بن ئەگە پێشدا نەکرا وعد مەدەن بڵێ لە پێی توانامان ئیشتان بۆ وەکەین بڵێم لە هەفتاکان و لە چلەکانەوە تا ئێستا بەڕێیان کردو بەس بە قسەیە ئەوەی کە نان و من و تویان خواردم نانی باوکم و بابام و خەڵکی ئێوەیانە خوارد ئێستا حسابت بۆ ناکە وڵی مامۆستا بەومانوێ پشتیوانی بکەین لەبەر ئەوەی پیاوێکی دڵسۆز و موسڵمانە ئینسانی بسڵمان پێویستە لەسەر بسڵمانە هەمووی پاڵپشتی یەکتری بێ خاستان لەم کات و وەختەیە هیوادارم سەرکەوتوو بی پێشەکی و هیوادارم ئینشەڵا بیتە جێی دڵنیایی ئێمە و ڕازیبوونی ئینشەڵا ڕازیبوونی خوای گەورە لە پێشە بەس ڕازیبوونی ئێمە وەک شتێ بڵێ کە ئێمە دەنگت بۆ ئەدەنیاوە تا ئینشەڵا حەزەکەین سەرکەوی ئینشەڵا ئیشی باشمان بۆ بکەی بەئیزنی خوا هیوادارم وەڵڵاهی داواکاریم لە خەڵکەوەیە ئینشەڵا دەنگ بەم بەڕێزە بدەن پێشەکی دەکەم شت لە پێناو خوای گەورە ئینشەڵا ئەمیش جێی شانازیەوە و ناسیاویشە لە ناو خەڵکە بەڵێ ئینشەڵا ئیشی باشمان بۆ بکات دەنگ بدەن بەم بەڕێزە. کۆمەڵی دادگەری لە کەرکووک لە چوارچێوەی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک خۆشحاڵە بە کاندیدکردنی مامۆستا فەرحان و ئومێد دەکات کاندیدەکەی وەک ڕابردوو لە جێگەی متمانەی کۆمەڵ و دەنگدەرانیدا بێت. مامۆستا فەرحانیش بەڵێن دەدات وەک چۆن لە ڕابردوو هاوکاری خەڵکی شارەکەی کردووە لە داهاتووشدا بتوانێت خزمەتی زیاتریان بکات. بەڵێ ئێمە وەکو کەسانی ئیسلامی کە ئەم هاوپەیمانیشی ئیسلامیە ئەو بەڵێن لای ئێمە بەڵێن لای ئێمە عهدا ینی وعدێکە کە بێ بەرامبەر خوای تەبارەک و تەعالا بیبێتە سەر بەرامبەر خەڵک بیبێتە سەر ئێمە ئەو بەڵێنە ئەدەین کە ئێمە ئەو دەستپاک و ئەمینەین کە دێنە پێشەوە خیانەت ناکەین و هەست کەسێک لەم شارە دەستپاک و ئەمین بێ خزمەتێکی باش پێکرێ بوجەیەکی زۆر هەیە لەم شارە وێ دڵنیا بن ئێمە خیانەت لەو ئەمانەتە ناکەین کەوا ئەکەوێتە سەرشانمان. ئێمە مامۆستا فەرحان کە پشتیوانی دەکەین وە کاندیدی ئێمەیە لە لیستی مەشخەڵی کەرکووک 163 ژمارە 2 بەڕاستی لە سنووری خۆی وعدی داوە لە سنووری دەسەڵاتی خۆی وعد دەدا ئەوەشی پێی بکرێ پشت بەخوا قسوور ناکە بۆیە پێیان دەڵێن بوەستن لە وعددانەی کە پێتان ناکرێت. کۆمەڵی دادگەری لە ڕابردوو هەرچەندە لە هیچ پۆستێکی ئیداری شارەکەدا نەبووە بەڵام بە ئەنجامدانی پرۆژەی پەروەردەیی و خێرخوازی و خزمەتگوزاری و کردنەوەی دەیان خولی جۆرا و جۆر خزمەتی هاوڵاتیانی کەرکووکی کردووە و بەڵێن دەدات لە داهاتووشدا لە ئەنجامدانی ئەو پرۆژانە بەردەوام بێت. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.